جم و جۆڵی گەشتیارانە لە لێواری ڕووباری خازر لە سنووری قەزای بەرتەڕەش. ڕووباری خازر هەڵکەوتەی جوگرافی بەهۆی ئاوە سازگارەکەی و دیمەنی چیای مەقلوبەوە وای کردووە ڕۆژانە سەدان گەشتیار لە سنووری قەزاکە و سنوورە جیاجیاکانی کوردستان و خوارووی عێراق ڕوو لەو ناوچەیە بکەن. سەرەتا بەخێر بێن، هەستێکی زۆر خۆشم هەیە کە ئەمڕۆ لەگەڵ خەیزانەکەم لە ڕووباری خازر پێکەوە کەیف خۆشێکی خۆش بەدی دەکەی. وادارم لەو خەڵکە بە تایبەتی لە خەڵکی کوردستان کە گرنگی بە پاک و خاوێنی کوردستان بدەین پاشماوەی خۆیان وەکو هەموو ئەوەی کە هەموو کوتاچێکی کۆمەلگا بە خاوێنی و بە پاک و خاوێنی ڕای بگری و پاشماوەی خۆیان لەگەڵ دەستی خۆیان فڕێ بدەن. خازرمان کردەوە جێکی زۆر خۆشە، جێکی سیاعیە، عەزمان لێ بە پاک و خاوێنی ڕابگیرێت، جێەکەی پاشماوەی خۆیان هەربژین نابێ پیسکەن، جێکی زۆر خۆشە و عەزمان لێە شارەوانی بەردەڕەش گرنگ بە ئەو جێ بدا. جێکی زۆر خۆشە و زۆر پاک و خاوێن. هەروەها هاونیشتیمانیان گڵەییان لە بەشێک لە گەشتیاران هەیە کە لە دوای بەسەربردنی کاتێکی خۆش و ئارام خاشاک و پاژماوەی خۆیان هەڵناگرن و شوێنەکە بە پاک و خاوێنی جێناهێڵن. بێگومان گرنگی وەکو لە قورئانی پیرۆزی شاتیان نەزافەت و مینەل ئیمان ئێمە هاتووین تێرە سەردانی ئێرە دەکەین. سوبەینێ لەوانە ئێمە شوێنی بڕۆنە شوێنی دیکە خەڵکانی سەردانی ئێرە دەکەن، یان عائیلەی دیکە خێزانی دیکەیان کۆمەڵە هاوڕێیەکی دیکە سەردانی ئێرە بکەن. پێویستە ئێمە چۆن پاک و خاوێن ڕاگرین کە سەردانی ئێرە دەکەن، مەسەلەن دلیان تەنگ نەبی کە بڵێن مەسەلەن گرنگی بە پاک و خاوێن نادەن. زۆر پێویستە پاک و خاوێن ڕاگرین وەکو لە ئەستەکەمان خۆشە لەگەڵ عایلێ خۆماناتیمانەدا و ڕووبات دەخوازین ئێرە بپارێزن خاویکەنەوە و ژینگەی خاویکەمانە هەمان داوامان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێرەمان لۆ چاکەن لۆ هاوڵاتی. هەرچەندە ئاو و هەوای هەڵکەوتەی جوگرافی ڕووباری خازر بۆ جێبەجێکردنی پرۆژەی گەشتیاری زۆر لەبارە، بەڵام تا ئێستا هیچ پرۆژەیەکی گەشتیاری تێدا جێبەجێ نەکراوە، بۆیە بەشێکی زۆری هاوڵاتیان ڕووی داواکاریان لە حکومەتە و داوا دەکەن حکومەت گرنگی بەم ناوچەیە بدات و خزمەت گوزاری و پرۆژەی گەشتیاری لە کەنارەکانی ڕووباری خازر جێبەجێ بکات. بەڵام خزمەتگوزارێکی ئەوهای تاوای بۆ نەکرایە، دەمانەوێت لە داهاتوودا خزمەتگوزاری بۆ بکرێت و لە ئەوەی هەموو خەڵکەکانی دەوروبەر ڕووی تێ بکەن، لە ئەوەیدا هەم ڕوودا و کەم بگرێتەوە، هەمیش خەڵک زیاتر ڕووی لە شوێنی ناوچەکانی خۆیان بکەن. باشترە لەوەی خەڵک چەندەها کیلۆمەتر بڕۆنە دوور. و تۆ حەز دەکەی چی لێرە هەبێتن؟ لەحەب. بۆ تۆیان بۆ منداڵەکان هەمویان؟ بۆ منداڵە هەموویان. ئەو ئاوە زۆرەی لێرەیە ترسناکە بۆ منداڵان، چی بە منداڵان ئەڵێی؟ ناچنە نکۆفێ؟ لە دەنگی بەردەڕەشەوە هارون گەردی، ڕووباری خازر.